خەبات و هەوڵی بەردەوامی کچان و ژنان بۆ ئازادی و یەکسانی مێژوویەکی دوور و درێژی هەیە لە جیهاندا و کچان و ژنانی کوردیش لە ڕۆژی جیهانی ژناندا ئەوە دووپات دەکەنەوە کە ژنی کورد دەستکەوتی زۆری بەدەست هێناوە و بە ئومێدەوە لە داهاتوو دەڕوانن، بەڵام ئەوەی ئێستا هەیە کۆتایی ڕێگەکە نییە و دەستکەوتی زۆر ماوە بەدەستی بهێنن. ئافرەت زۆر بەهێزە، من دڵنیام ئافرەت زۆر بەهێزە و کە ئەتوانێت و ئاستەنگانەی هەیە لە کۆمەلگە تێیپەڕێنێ، ئەویش بەوەی کە بەردەوام هەوڵ با بەردەوام بەرەنگار بێتەوە لەو پرسایانەی کە لەسەرێتی لە کۆمەلگەیە. ژنان ڕاستە کۆمەڵشتیان بەدەستێناوە بۆ نمونە پەرلەمانتارمان هەیە، کەسانی سیاسیمان هەیە، کەسانیمان هەیە ئاکتیڤیستن، کەسانمان هەیە نووسەرە، بەڵام هێشتا نەگەیشتنەوە ئاستێکە بتوانن بەرەوبەرزتر هەوڵ بن، یعنی لە ئاستێکا ماونەتەوە. لەلایەکی ترەوە چینێکی کوڕان و پیاوان پشتگیری خۆیان بۆ خەبات و تێکۆشانی کۆمەڵایەتی ژنی کورد دەردەبڕن و هیواخوازن کچانی زیاتر دەنگی ناڕەزایی بەرز بکەنەوە دژی ئەو نەریتە کۆمەڵایەتیانەی کە ئازادی سروشتی مێینەکان وەک مرۆڤێک زەوت دەکات. خەریکە ئەبنە دەنگێکی گەورەی ناڕازی کە ئەتوانن گۆڕانکاری زۆر گرنگ لە کۆمەلگایە بکەن، بەڵام هەرچەنە لە ئێستاە هەوڵەکە زۆر کەمە، بەڵام هیوادارم کە کچان بێنە ناوم دەنگە ناڕازیەوە پێکەوە هەردووکیان کچ و کوڕ هەردوو ئەتوانن شار دروستکەن و شار بەرەو پێشەوە برن و گۆڕانکاریەکان. دکتۆر چۆمان هەردی پرۆفیسۆری ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و بەڕێوبەری سنتەری جێندەر بۆ گەشەپێدان و لێکۆڵینەوە پێی وایە ژنی کورد لەم چەند ساڵی ڕابردوودا پیشانی هەموو ژنانی جیهانیدا ئەوان ئەتوانن زۆرێک لەو شتانە بکەن کە کۆمەلگا ڕێگری لێکردوون. مثلەن ژنانی شەڕەوان لە ڕۆژاوای کوردستان ئەو وێنەیان تێکشکان کە ژن ناتوانێت ئازابێ، ناتوانێت شەڕکەر بێ، ناتوانێت استراتیجی دروستکە، ناتوانێت بڕیاردەر بێ و سەرکردە بێ، هەموو ئەوانیان تێکشکان ئەو وێنانە. کەواتە ژنی کورد لە ڕاستیە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە زۆر وێنای نیشانەی زۆر نمونەی جوانی هێناوەتە ئاراوە کە پیشانی نەک هەر کوردستان بەڵکو ژنانی جیهانیشی داوە کە ژن دەتوانێت زۆرێک لەو شتانە بکە کە کۆمەلگا ڕێگەی لێگرێ. گەرچی لە هەندێک لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵات بەگومانەوە لە توانەکانی ژن ئەڕوانن، بەڵام ئەمڕۆ ژنان و کچانی سلێمانی ویستیان ئەو پەیامە بگەێنن کە ئەوانیش لە دەرەوەی ماڵەکاندا هاوشانی پیا و ئەتوانن هەمان ڕۆڵی پیا و بگێڕن و کاریگەریان هەبێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.